نزیک بە 2 ملیار و 500 میلیۆن دینار پارەی پسوڵەی وەرگرتنی نەوتی سپی بە ژمارە 24 و 25 هاوڵاتیان لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە بەنادیاری ماوەتەوە و نەپارەکە بە هاوڵاتیان ئەدرێتەوە و نەبەو پسوڵانەش نەوتیان پێدەدرێت. بەڕێوەبەری بەرهەمە نەوتیەکانی سلێمانی بۆ پەیاموتی ئەو نەوتەی دابەش دەکرێت نەوتی حکوومەتی عێراق و بە کارتی زیرەک دابەش دەکرێت و پسوڵەکانی 24 و 25 چەندها بۆ نەوتی حکوومەتی هەرێم دەبن. بەپێی ئەو بەڵگەنامانەی دەستی پەیام کەوتون ئەو نەوتەی دابەش دەکرێت لەلایەن پارێزگاری پێشووی سلێمانیەوە لە بەغدا دابینکراوە و هەر بەپێی نووسراوێکی فەرمی پارێزگاری پێشووش لە بەرواری 27 ئەمساڵ کارتی زیرەک دەبێت ڕابگیرێت و بەپێی سیستەمی پسوڵەکان نەوت دابەش بکرێت. بەڵام پارێزگاری بە وەکالەتی سلێمانی تا ئێستا واژۆی لەسەرەوە نووسراوە نەکردووە کە بەشی یاسای پارێزگا جەخت لە نووسراوەکەی پارێزگاری پێشوو دەکاتەوە. لە دوای واژۆنەکردنی ئەو نووسراوە لەلایەن سەردار قادر پارێزگاری بە وەکالەتی سلێمانی کە سەر بە بزوتنەوەی گۆڕانە بەشێک لە هاوڵاتیان و کڕیارانی پسوولەکانی 24 و 25 پەنایان بۆ گردی زەرگەتە و بەرپرسانی ئەو بزوتنەوەیە برد. با پێی زانیاریەکانی پەیام بەرپرسی ژووری حکوومەت و پەرلەمانی بزوتنەوەی گۆڕان بەڵێنی ئەوەی پێداون گەر ئەم جارە نەوت دابەش کرا با پسوڵەکانی 24 و 25 دابەش بکرێت. بەڕێز خەدیجە خان کردوێتی و واژۆکان کۆکراوەتەوە داوایەوەما کردووە 24 کار بە 24 و 25 بکرێت و داواما کردووە بۆ وەستێنرێت بەڵام ئەویش نەکراوە. دوای ئەوە من داوای لژنەی ینی نووسراوێکی ترم کردووە بۆ لێکۆڵینە لەو بابەتە و وعدی ئەویان داوا پێم کە ئەم کۆبوونەوەی ئەنجومەندا باسی لێوە بکرێت بە تەواوەتی ئەو کاتە برادەران و ئەندامانی ئەنجومەن لە ئەنجومەندا ئەوان بڕیار ئەدەن ئایا بوەستێت یان نەوەستێت بەڵام تا ئەم کاتە لەوە ئەچی هەر بە سیم کارتە هەر بەو کارتە بدرێت کارتە زیرەکەکە بدرێت. سەرۆکی لیژنەی وزە و سوتەمەنی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بڕوای وایە ئەوەی کێشەی بۆ دابەشکردنی نەوتی سپی دروست کردووە ئەو کۆمپانیایەیە کە کارتی زیرەکی دروست کردووە بەبێ ئەوەی دروستکردنی ئەو کارتە بخرێتە تەندەرەوە لەلایەن پارێزگاری پێشووەوە بەبێ ڕکابەری پێی دراوە کە بەپێی زانیاریەکانی پەیام ئەو کۆمپانیایە هی کچی بەرپرسێکی شاری سلێمانیە و بە واژۆی زۆرێک لە ئەندامانی ئەنجومەنیش نەتوانراوە ئەو کارتە ڕابگیرێت کە بڕیار وایە لەسەر داوای سەرۆک فراکسیۆنەکانی ئەنجومەنی پارێزگا لە کۆبوونەوەی داهاتووی ئەنجومەندا باس لەو کێشەیە بکرێت کە خۆ چارەنووسی ئەو 2 ملیار و 500 میلیۆنەی پسوولەی هاوڵاتیان بدۆزرێتەوە یان بتوانن گرێبەستی ئەو کۆمپانیایە هەڵبوەشێنەوە کە تەنها بۆ دروستکردنی کارتێکی زیرەک 10,000 دیناری لە هەر خێزانێک وەرگرتووە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.